سەربازی ونی ئەم جارە چیرۆکی چەندین خۆبەخش دەگەڕێتەوە کە ئامانجێک کۆیان دەکاتەوە، ئەویش بەخشین و پێشکەشکردنی بەشێکی جەستەیانە بە مرۆڤایەتی. بۆیە لە بەرنامەی ئەم جارە ئەو خۆبەخشانە دەبن بە چیرۆکی سەربازی ون. کاکە بەخێر بێن هەموو لایەک. سوپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. ئێوەکو خوێن بەخشان هەمیشە هاوکارمان بووینە لە پاراستن و ڕزگارکردنی گیانی هاوڵاتیان بەگشتی و لەو سنوورە بە تایبەتی کەوان بەردەوام ئەو نەخۆشانەی پێویستیان بە خوێنە و خوێنە بەخشن لە پێناو ئەو ڕزگارکردنی گیانی ئەو نەخۆشانەی کەوا بەردەوام پێویستیان بە خوێنە بەگشتی. بۆیە ئێستاش بتوانین بچین بە پیر ڕزگارکردن و پاراستنی گیانی ئەو نەخۆشانەوە بچین کەوا ئێستا پێویستیان بە خوێنە و چاوەڕوانی ئێمەن کەوا بچین خوێن ببەخشین و دووبارە بەخێر بێن بفەرمون با بچین. ماوەی چەندین ساڵە بە خۆڕایی خوێن دەبەخشن بەو کەسانەی کامانەوەی ژیانیان پەیوەستە بە دڵۆپێک خوێن کە ئەوان بێ بەرامبەر پێیانی دەبەخشن. ئیشمان تەنها خوێن بەخشین نییە، ئێمە وەکو ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان بەشێکمان هەیە وەکو بەشی ژیانەوە. کەسانێکان پێویستیان بە ژیانە کەچی پێویستیان بە خوێن نییە. بنمونە چەندین کەم دەرامەت هەن ئێمە بە هاوکاری خێرخوازان وەکو پردێک لە نێوان ئەوان و برێنچینی هەژار توانیمانە هاوکاریان بکەن و لە کاتێکی تکە وەکو خوێن بەشی خوێن ئێمە لە سەرجەم شار و شارۆچکەکان ستافی کارژێڕیمان هەیە کە خاوەنی عەبدەلقی تۆکمەین توانیمانە چالاکی ئەکتیڤ بکەین و چالاکی باش بین لە پێناو ڕزگارکردن و پاراستنی گیانی هاوڵاتیان کە بەردەوام ئەو خوێن بەخشانە هاوکارمان بوون ئەو خۆ بەخشانەکە خۆ نزیکەی کە 110 کارژێڕی ئەکتیڤی هەیە ڕێکخراوەکە. ئێمە تا ئێستا زیاتر لە 8,000 بتڵ خوێنمان بەخشیوە لە 2014 دامەزراوین. ئەو خۆبەخشانە ئامانجیان بەخشینی ژیانە بەو مرۆڤانەی خەریکە چرای ڕووناکی ژیانیان دەکوژێتەوە. ڕۆژانە پەیوەندیان پێوە دەکرێت بۆ بەهاناوە چوونی ئەو کەسانەی ژیانیان لە مەترسیدایە و لە سەرەمەرگدان. ئەو مرۆڤ دۆستانەش کۆمەڵە گەنجێکی خۆبەخشی شاری سۆران ڕواندز و دەڤەری باڵەکایەتین. ئەو مرۆڤانە وەک خۆبەخش بەردەوام و بێ بەرامبەر خوێنی خۆیان دەبەخشن بەوانەی تووشی شێرپەنجە و تالاسیمیا بوون یان لە کاتی ڕووداوەکان وەک شەڕ و کارەساتە سروشتیەکان هەموو کات ئەمانە ئامادەن وەک بانکی خوێن ببەخشن. ئێمە وەکو گەنجەکان توانیومان ببینە پردێک لە نێوان نەخۆش و خوێن بەخش ئامان چونکە پێشتر ئەگەر بیرمان بێتن خوێن بە پارە دەکردرا یا ئەوە بوو ئەوەی بە خۆبەخشیشی خوێنەکە دەبەخشی بە بێ بەرامبەر زۆر بە ئەستەم دەستەکەوت ئەو کەسە دەدۆزرایەوە چونکە هیچ سزلێک و تۆمارێک نەبوو بێتە پردی پەیوەندی لەو نێوانەوە. ئێمە توانیمان ببینە پردی پەیوەندی نەخۆش و خوێن بەخش بەگشتی خوێن بەخشەکانمان زۆرن لە کوردستان و بەبێ بەرامبەرش خوێنە بەخشن. ئێمە توانیمان وەکو گەنجەکان کۆیان بکەینەوە لێک سجلە لە کەمترین کات بتوانین بۆ خوێن بەخشی پێویست دابین بکەین. ئێمە لە کاتی
پێویست نەخۆشخانەکان ئاگادارمانەکەنەوە کەوا بەڵێ خوێنی پێویستیان نەماوە لە باقیەکانی خوێن ئێمە هەڵدەستین بە ئاگادارکردنەوەی ئەو خوێن بەخشانەی ناویان لەکنمان تۆمارە پەیوەندیان پێوەکەین و لە کاتی برین دیاریکراوە هەمویان بەیەکەوە بە پیرداوەکەمان وەدەین و ئەچین بۆ نەخۆشخانە لە نەخۆشخانە ڕێو شوێنە تەندروستیەکان پەیڕەوەکەن وەکو برین فەحسەکانە هەموو فەحسەکانی پێشتر ڕێنمایەکانی تەندروستیکەوە بۆ چەند مانگ ناکرێت خوێن بەخش ساڵی لە 3 جار زیاتر خوێن ببەخشێ هەموو ئەوانە پەیڕەوەکەین دواتر خوێنی خۆمان دەبەخشین و هەر کەسەوەمان بۆ سەریش خۆمان. ئەو خوێن بەخشانە ئامانجی سەرەکیان ڕزگارکردنی ژیانی هاوڵاتیەکەیە چونکە ژیانی هاوڵاتیەکان پێ لە هەمووی گرنگترە لە پێناو بنیادنانی کۆمەڵگەیەکی تەندروست لە پێناو ڕزگارکردنی ئەم برێن ژیانی هاوڵاتی بۆ ئەنجامدانی پێکەوە ئەم برێن ژیانێکی شایستە و پێکەوە ژیان لەو وڵاتە. خوێن بەخشەکان شکر بۆخوا لە هەموو حاڵەتێکی نەخوازراوە ئامادەن لە هەر حاڵەتێکا پەیوەندیان پێوە بکەی شەوبی ڕۆژبیت دوی شەوبی سێی شەوبی کێشیان نەبووە تا ئێستا تەنانەت خوێن بەخشمان هەبووە چویتە نەخۆشخانە بینیتی نەخۆشەکە کەم دەرامەتە بە دیاریکراویشمان هەیە پارەشی پێبەخشیوە یعنی بڕێک پارەشی پێبەخشیەوە بۆی مەسروفاتی خۆی پێ بکە. خوێن بەخشمان هەیە لە کاتی ئەرگدا ئەرچ خۆی چەندین کیلۆمەتر بەجێ دێری و بەپیر دەنجی نەخۆشەکەەوە ئاچێ و مەعاناتی خوێن بەخش تەنها ڕزگارکردنی گیانی نەخۆشەکەیە خوێن کاڵایەک نییە کەوا بکردرێ یا دروست بکرێ بۆیە خوێن بەخش ئەو ئامانجەی لە مێشکایە دەتوانی بە خوێنی خۆی ژیانی ئەو نەخۆشەی ڕزگار بکە بۆیە هیچ شتێک نەبوویتە ڕێگر لە بەردەم نەخۆشەکە سەرمابی یا بەفر و باران یان کاتەکانی درنگانی شەو کێشەی نەبوو زۆر بە ئاسایی وەریگرتیە و چوە خوێن بەخشی. من وەک بە خۆبەخشێک بەشدارم بە جۆری بیناقەس ئەندام لە کۆمەڵی ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان ئامان زمان لە پێناو بەخشینی خوێن لە پێناو مرۆڤایەتی و ئینسانیەتە. من وەکو خۆبەخش و خوێن بەخش لە ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان ئامادەینە هەموو کات شەوبی ڕۆژبی خزمەت بەو کەسانە بکەین کە پێویستیان بە ئێمەیە. 102 بتڵ خوێنم بەخشیوە خۆبەخشانە خوێنە بەخشن بەو خەڵکانی کە نەخۆشن بە تایبەت ئەوانەیە کە تا تووشی نەخۆشی تالەسەمیان درێژخایان بوون لە خوێن بەخشانی سۆرە. ئێمە وەکو خوێن بەخش لە سۆران گروپێکین ئامازمان ئەوەیە کە بتوانین بزا بێخینە سەر لێوی ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە خوێنە و پێویستیان بەوەیە کە ئێمە دەستیان بگرین بۆ ژیانەوەیان. ئێمە وەکو خوێن بەخش تەنانەت لە ڕۆژی خۆشەویستی شاکە دەکاتە چواردەی دوی هەموو ساڵێک لە جیاتی گوڵی سوور خوێنمان پێشکەش بە نەخۆشەکان دەکەین بۆ ڕزگارکردنی ژیانیان ئامانجی سەرەکیشمان خزمەتکردنە بە مرۆڤایەتی. من وەک گەنجێکی خوێن بەخشی دەڤەری سۆران هەوڵ دەدەن یارمەتی نەخۆشەکان دێن کە پێویستیان بە خوێنە و هەم ئەگەر بتوانین بە خۆمان خوێنان پێبەخشین خۆینان بۆ دابین بکەین. بەناوی بەڕێوبەر و ستافی نەخۆشخانەکەمان و خەڵکی دەڤەرەکەمان سوپاس و دەستخۆشی خۆمان ئاراستی ئەو گەنجانە دەکەین کە هەڵدەستن بە بەخشینی خوێن بە نەخۆشخانەکەمان هەروها سوپاسی گروپی خوێن بەخشان دەکەین لە سۆران ماوەکی زۆرە ئەو گەنجانە لێرە خوێن دەبەخشن ڕاستی ئەمە دەستخۆشیان لێ دەکەین هیوادار بەردەوام بن ڕاستی و نەخۆشخانە زۆر پێویستی پێیانە. یعنی ئەو کۆمەڵە گەنجە ئەو کۆمەڵە مرۆڤ کە بەمانای کەلیمە مرۆڤن ئەوانەش هەر بەمانای کەلیمە پیانە گوت لێت سەربازیون چکە ئەوانە لەوانەیە زۆر جاری وایە زۆر کەسی وایە کەس ئەوانە ناشناسن بەڵام ئەوانە کۆمەڵە کەسێکن کە خۆیان بەخشیەوە بۆ ئەوەی دووبارە ژیان بەخشنەوە بەو کەسانێک کە زۆر پێویستیان بە خوێنە وەکو هەموو مثلا پێشتری خوێن واتە ژیان بۆیە جوانترین وەسف بۆ ئەوانە بکرێتن توانم برێم ئەوانە کە سەربازیون و ئەو کەسانشن کە بە مانای کەلیمە مرۆڤیشن بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی.
ئێرە نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵانە لە سۆران. لەم نەخۆشخانەیە خزمەت بە توشبوانی تالاسیمیا و منداڵان و تازە لەدایکبووان دەکرێت. بە هاوکاری ئەو نەخۆشخانەیە هاوکاری بەسەر منداڵان دابەش دەکەن. ئەو هاوکاریانەش بۆ سووبکردنی خەم و زەحمەتی سەرشانی ئەو خێزانانەیە کە بەدەست ئازاری مناڵەکانیانەوە دەناڵێنن. هەروەها هاوکاری نەخۆشانی توشبووی تالاسیمیا دەکەن بە پێدانی خوێن و دیاری و هاوکاری. چونکە زۆر جار بەهۆی کەمی خوێن و دەرمانەوە تەندروستیان تێک دەچێت. نەخۆشخانەی ولادە بە حکمی ئەوەی هەم نەخۆشانی تالاسیمای لێ لە سۆران و هەم دایکانی دووجیانیش بەردەوام پێویستیان بە خوێنە. ئێمە هەموو برێن چرکەیەک لەسەر خەتین لەگەریان هەر کاتێک خوێنیان پێویست بێ خوێنیان بۆ دابینەکەین. مناڵانی تالاسیمە لە ڕۆژی جیهانی تالاسیمە ساڵانە دیاریمان پێبەخشیون لەگەر تاقیگە و دەرمانخانەکان قسەمان کردوون بەبێ بەرامبەر چارەسەریان بۆ بکرێت یان پشکنینیان بۆ بکرێت گەر پێویست بوو لە تاقیەکانی دەرەوەی نەخۆشخانە. ئەم خوێن بەخشانە بەو ئەرکە پیرۆزەیان خەندە و ئومێد بۆ ئەم مرۆڤانە دەگەڕنەوە. هەر دڵۆپێکی ئەم بوتڵە خوێنە ئومێد و خەندەیەکی نوێ بووەوە بە ژیانی نەخۆشەکان دەبەخشێت. سەدان خۆبەخشی تر لە شارەکانی تری کوردستانەوە هاوکار و هەماهەنگن لەگەڵیان بۆ بەهاناوە چوونی ئەوانەی چاویان لە دڵۆپێک خوێنە بۆەوەی تێکەڵ بە ڕۆحیان بێت و ئاشنای خێزان و کۆمەڵگا بنەوە. ئەو خۆبەخشانە دەبنا هیوا و ئومێد و خەونەکەیان بەدی دێنن. پاڵنەری ئەم کارەش دوای ئەوە هات کە پێشتر کڕین و فرۆشتن بە خوێنەوە دەکرا لەلایەن ئەو کەسانەی خوێنیان زۆر بوو بە پارە دەفرۆشرایەوە. ئەم کڕین و فرۆشتنەش ئەرکی کەسوکاری نەخۆشەکانی قورستر و زەحمەتتر کردبوو. بە تایبەت هەندێک لە خەڵکی ئەو توانە مادیان نەبوو خوێن بکڕن و نەخۆشەکەیان کۆتایی بە ژیانی دەهات. یەکی ترمان لە کارەکانمان بریتە لە هاوکاریکردنی ئەو مناڵانەی پێویستیان بە ژیانە بنمونە خوێنیان پێویست نییە دەچین هاوکاریان دەکەین و وەکو حەفازەیە یان پێداویستی ڕۆژانەی مناڵەکە بەگشتی. ئیدی وێرای ئەوەش کەم و کوڕیەکانی نەخۆشخانە ئەگەێنینە سەروی خۆمان یانی سەروی ئەو شوێنێکەوە پێویستە دەنجی بگاتێ پێویستە هاوکاری ئەتوانی هاوکاری نەخۆشخانەکەی بکە. ئەو کۆمەڵە گەنجانەی کەوا خۆبەخشن هیچ شتێک نییە بتوانین پاداشتیان بدەینەوە چونکە ئەوەندە بە خوێنی خۆیان بە گیانی خۆیان بە کاتی خۆیان بە مڵکی خۆیان بە پارەی خۆیان دێن خزمەت دەکەن لەو پێناوەیە بۆ تەنها ئامانجیشیان خزمەتکردنە بە گشتی. لە ڕاستیدا جێی دڵخۆشیە کە من لە سەرتاوە ئەو بەڕێزانە ئەو کۆمەڵە گەنجە خۆبەخشە دەناسم لە سۆران زۆر دڵم پێی خۆش بووە ئەو ئەرکەی کە ئەوان گرتویانەتە بەرسەر ڕای ئەوەی کە ئەرکێکی خۆبەخشانەیە و هەمویان لەسەر حسابی خۆیان و لەسەر حسابی کاتی خۆیان کارێکی یەکجار پیرۆز و گەورەیە کە بەرامبەر بە کوردستان و بەرامبەر بە شاری سۆران دەیکەن. خۆشبەختانە ئێستانە کە لە سنووری شاری سۆران لق و لقیان لە شارەکانی تریش هەیە بۆ تەشتێکی کوردستانی ئەرکێکی زۆر پیرۆزە کە ئەمە خزمەتێکە بە مرۆڤایەتی بەوەی کە ئەو بەڕێزانە دەبنە کار ئاسانی بۆ ئەوەی خەڵکێک کۆ بکەنەوە خوێن ببەخشن بەو کەسانەی کەوا نەخۆشن. دیارە پێشتر خەڵکێک هەبووە خوێنی بەخشیوە بەڵام ئەوەی کە ئەوانە ئەیکەن گرنجەکەی لەوەدایە کە توانیویانە تەنزیمی ئەو خوێن بەخشینە بکەن بە شێوەیە کە ئەو خوێنە بە فیرۆنە ڕوا و خەڵکێکی زۆر ئیسیفادەی لێ بکە. ئەموێ لە بەناوی هەردوو مناڵەکانم محەممەد علی و مهەنەد علی دەستخۆشی لە کۆمەڵی
خوێن بەخشانی سۆران کاکوونەر و ستافەکەی بکەم زۆر زۆر سپاسیانەکەین کە هەوڵ و مادبوونێکی زۆر ئەبەخشن تاکو و دڵۆ پێ خوێن لۆ منداڵەکانمان پەیدا بکەن چونکە بەڕاستی بەخشینی خوێن واختە بەخشینی ژیان. ئێمە هیچ سەرچاوێکی دارایی پێویستمان نییە بتوانین زیاتر کار و چالاکیەکەمان پەرە پێ بدەین و وەکو برین بارەگا و بینا و ئۆفیسمان لە هەموو شوێنەکان نییە تەنها لە دوو شوێنمان هەیە ئەو شوێنانەش بەکرێنە لەسەر جیرفانی خۆمان کرێەکەی بۆ دابینەکەین بەڵێ ئەگەر داواکەم لەو خوا پێداوانە یان ئەو کۆمپانیایە بیانەوێ هاوکار بن دەرگان و ئاڵای و ڕێکخراوەکە ڕێکخراوی خۆیانە. ماوەی 10 ساڵە ئەمە خزمەتی ئەو خەڵکەی دەکەم وەکو خوێن بەخشەکەم لێرە خزمەتی ئەو منداڵانە دەکەین خوێندی خۆمان دەبەخشینە منداڵانە. کللتوری خۆبەخشی لە هەموو دنیادا هەیە لە کوردستان خەریکە دەست پێ دەکات کاری زۆر باش کراوە بە تایبەتی ئەو ڕێکخراوانی کە با بڵین بەجددی کۆمەڵگا زۆر ئیسیفادەی پێیان هەیە ئەو کللتورە خۆزگە ئەوەی کە ئێستا دروست کراوە لە ڕێی ئەو ڕێکخراوانەوە کە کارێکی زۆر پیرۆزە خۆزگە بپەڕیبایەوە بوارەکانی تریش چونکە کاری خۆبەخشی و کللتوری خۆبەخشی کللتوریەکە کە دەتوانێت ئەو کۆمەڵگایە هەستێنێتە سەر پێ. ئێمە دەمانەوێت خوێن بەخشین، ئێمە دەمانەوێت خزمەت بە مرۆڤایەتی بکەین، ئێمە دەمانەوێت توژبوانی تالاسیما ڕزگار بکەین. پێویستە بەهانای ئەو کەسانەوە بچین کە پێویستیان بە خوێنە لە هەر کاتێکدا بێت. ئەگەر چی توانای خوێن بەخشینم نییە بەڵام هاوکاری خوێن بەخشەکانم. خوێن وەکو باسمان کرد کاڵایەک نییە بەکەڵدرێە دروست بکرێت بۆیە خوێن بەخشین و خوێن ڕۆڵێکی سەرەکی و پێداویستێکی سەرەکی بۆ کەسانەی پێویستیان بە خوێنە. نەخۆشانی تالاسیما ژیانیان وێڕای ئەوەی لە دەستخوایە بەڵام زیاتر برین ئەگەڕێتەوە سە خودی خوێن بەخشەکەش ئەو خوێن بەخشانێک کە توانای خوێنیان هەیە خوا ئەو بەهرەی بە خوێن بەخشان داوەکەوە خوێنی زیادی خۆیان ببەخشن بەو نەخۆشانەی کەم خوێنن وەکو نەخۆشانی تالاسیما و پێویستیان بە ژیانە بۆ خوێنی وان ژیان بەڕێ دەکەن. ئەو خوێنی خوێن بەخشەکە کەەوە هەمیشە بەبێ بەرامبەر لەسەر خۆی خوێنە بەخشەیە بێ ئەوەی بزانیت جەنا بچێ بێ ئەوەی تۆ بزانی ئەو خوێن بەخشەشەیە وەکو ئەرکێکی ئاینی و مرۆڤایەتی بە ئەرکی خۆی گرتی دەستۆ خوێنتان بۆ دابین بکاتن. ئێمە هەڵمەتمان کردووە لە دەرەوەی شار قەنەعەتکە وەکو ئەو کۆمەڵە گەنجە برین وێڕای خۆبەخشیان بە سیارەی خۆیان چوینە خوێنەکە برین شیرینی و ئاو شیرینیمان بردووە لەسەر جیرفانی ئەو
کۆمەڵە خۆبەخشەی بردومانە بۆ خوێن بەخشەکەی کەوا خوێن دەبەخشن دواتر خوێنەکەمان هێناوەتەوە بە سیارەی شخصی خۆمان ئیدی هێنامانە نەخۆشخانە و لە نەخۆشخانەکان بۆ ئەو نەخۆشانەی کەوا پێویستیان پێ سوودی لێوەرەگیری ئێمە ژمارە موبایلەکانمان لەسەر زەم نەخۆشخانە و بانقەکانی خوێن داناوە بە مەبەستی پەیوەندیکردنی نەخۆش پێمانەوە هەر نەخۆشێک پەیوەندی بکە ئێمە لی ناپرسین جەنابتان چێن و ناوی نەخۆش چییە تەنها پرسیاری ئێمە بۆ ئەو چ زۆرە خوێنەکەت پێویستە لەکوێ پێویستە لە کام نەخۆشخانە لە کەمترین ماوە پەیوەندی بۆ خوێن بەخشەوەکەین هەمان زۆری گروپە و لێی نزیکە پەیوەندی بە خوێن بەخشەکەەوەکەین و بە پیرداوەکەمانەوە چی خوێن دەبەخشن. ئێمە لە ڕۆژی جیهانی خۆشەویستیە خەڵک وێڕای ئەوەی کەوا گوڵ دەبەخشی ئێمە خوێنمان بەخشی جیاواز لە برێن خۆشەویستی ئێمە ڕزگارکردنی گیانی هاوڵاتیەکەیە نەوەک پێشکەشکردنی گوڵێکی ئاسایی و ڕۆژانی برێن جیهانی تالاسیما هەستاوین بەنجامدانی هەڵمەت و دابینکردنی دیاری بۆ ئەو نەخۆشانەی تالاسیما کەوا بەردەوام توانیومانە خوێنی پێویستیشیان بۆ دابین بکەین وێڕای ئەوەش ئێمە چەندین خێرخواز برێن هاوکاری کردوین و توانیومانە بە هاوکاری ئەو خێرخوازانە هاوکاری ئەو نەخۆشانەیان ئەو هەژارانە بکەین لە مانگەکانی ڕەمەزان کە توانیومانە وەکو ئازوقە و برێن پێداویستی جەژنیان بۆ دابین بکەین. پەیامیەوە ئێمە بۆ زیاتر بۆ نەخۆشەکانە بۆ نەخۆشانی تالاسیما بۆ ئەو دایکانەی کەوا دەزانن مناڵی تالاسیمان هێناوەتە بەر هەموو مناڵێکی دیکەشیان ببی هەمان تالاسیمایە بۆیە داوایان لە یەکەن خۆیان بپارێزن لەوەی کەوا مناڵێکی دیکە بەو شێوەی بێنە دنیاکەوە تووشی تالاسیما بی ئەوە لەلایەکە داواکەین لەو خەڵکە خۆیان بپارێزن لە نەخۆشیەکان کەم خوێنی بە جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی و ئەو خوێن بەخشانە کەوا توانای خوێن بەخشینیان هەیە بێن ناوی خۆیان تۆمار بکەین بتوانین لە کاتی پێویست پەیوەندیان پێ بکەین. ئێمە بە هاوکاری لەگەڵ ئەو کۆمەڵی بەخشینی خوێن و ژیان بەردەوام لەسەر هێڵبووینە لەوەی کە بە هەر هۆیە کارێک کە ئەمە دەستمان بێتن هاوکاریان بکەین بۆکو ئەوەی کە ئەمە پێشتر بە تەنسیق لەگەر سەرۆکی ئەو کۆمەڵەیە بڕیارمان دەکا ئەو ئەندامانەیە کە لەو کۆمەڵەیان هەمووان وەکو کارمەدی نەخۆشخانە حسابیان بۆ بکردن لەوەی کەرە هاتوچۆی ناو نەخۆشخانە لە هەر کاتی پێویست بۆ ئەوانە پێویستیان بە باز نابێتن ئەتوانن یەکسەر بێنە ناو نەخۆشخانەکەون هەروەها بۆ نەو مەراسیمە تایبەتەکاندا هەوڵمانداوە بە تایبەتیش لە ناو نەخۆشخانەی ئاشتی لەبەرەوەی شوێن هەیە هۆڵی کۆبوونەوە هەیە هاوکاری تاوی ئەو کۆمەڵەیەمان کردلۆی کەوکو باسم کرد لە مەراسیمەکاندا لە کۆبوونەوەکاندا لێرە هاوکاریان بکەین وەکو تریش وەکو باسم کردیانی زیاتر دامەکانیمە لۆجستی و معنەوینەوە بەداخەوە کە ناتوانین هاوکاری داریان بکەن وەڵەو ئەوانش وەکو ئەوەی تا ئێستانەکە پێویستیان بەوەی نەبوو هیچ کاتێکی داوایان نەکردیا ئەوەی کاوانەکەن کارێکی خۆبەخشیە کارێکە کە بەبی هیچ مقابلێکی مادیەکەن وە بزانم زۆربەی ئەوانەی کە لەو کۆمەڵێش ئەندامە زۆربیان کارمەندنین لە سلکەکانی حکوومەت بە پێشمەرگە و بە ناوخۆ بە دایرە مەدەنیەکانیشەوە تەنانەت سۆرۆکی کۆمەڵەکەش کە سەرڕای کاری خۆیان کاری دیکەشەکە ئەوەی کە کاری کۆمەڵەکەی خۆیەکات. ئەمە دیاری بەرنامەی سەربازیونە لە کەناڵی کوردستان 24 کە پێشکەشە بەو گەنجە خوێنگەرمانەی بەو گەنجانێک کە هەموو کاتێک هەموو ڕۆژێک هەموو چرکەیەک ئامادەنە کە دڵۆپێک لە خوێنی خۆیان بەخشن بۆ گەڕانەوەی ژیان بۆ ئەو کەسانی کە پێویستیان بە خوێنە کە هەموو کاتێکیش بۆ نەخۆشخانەکەمان و بۆ هەموو نەخۆشانێک کە پێویستیان بە خوێن بووە وەکو فریادڕەسی ئەو نەخۆشانەوەنە ئێمە دەستخۆشیان لێەکەین هیوادارین لە داهاتوشدا نمونەیان زۆر بیت و زۆر زیاتر بن کە
زیاتر خزمەت بە نەخۆشەکانی و دەڤەرەکەمان بکاتن دەستیان خۆش بسپاسیان نەکەین.